ئەم بیرۆکەیە لە ساڵی 2011ەوە خولیای با بڵێن قاوەخانەم هەبووە ئیمکانێتێکی وام نەبووە کە بتوانم قاوەخانەیەکی ڕێک و پێک و یانسن لە دوکانێکە دایبنێم سەرەتا لەسەر عەرەبانەیەکی بچووکە و گەڕۆک بووە ئەو ئیشە و پرۆژێم کردووە و دواتر گەیشتووە بەم مەرحەلەیە لەسەر کەیەکی بار هەڵگرت دامناوە. زۆر باشە من کۆمەڵێک لە نووسین و ئەتوانم بڵێم کۆمەڵێک لە شعر و وتەی جوانە بینم ئەمە چۆن بوو داتنانی بۆچی ئەم کارت کردە؟ کاک ڕێباز من بەڕاستیەکەی زۆر شوێنگەڕام قاوەخانەکان ئەوانەی کەوا لە سەرجادن ئەوانش بە تاکید زۆر جوانن هەر کەسە و بەشی مادیبوونەکەی خۆی شەشی زۆر جوانی کرەوە بەڵام من پێم خۆش بووە ئەوەی من جیاواز بێ یعنی سەرنجی ئەو کەسانی کە دێن بۆ لای من چایەکە خۆنەوە کافەیەکە خۆنەوە هەتا کافێکیان لایەنی کەم هەتا کافێکیان وەرەگرن بتوانن شتێک بخوێنەوە شعرێک بێ وتێ جوان بێ سەرنجی ڕابکێشێ ئەو لە کافێکەیە زۆر جوانە پێم خۆش بووە جیاواز بێ. ژمارەیان چەندانەیە ئەگەر بزانی؟ وەڵاهی کاک ڕێباز بە تەکیدی نازانم چەندانەیە بەڵام ئەتوانم بڵێم نزیکەی 700 دانە 800 دانە زۆرە ینی دوایی بخۆش ئینشەڵا. هەمووی لێرە یاخود لە ماڵەوەش؟ زۆربەی لێرەیە هەندێکیشم هەیە لە ماڵەوە با بڵێن ئەوانە دارەکانن حازر کراون کۆمەڵە شعرێترە مادیبوونیشی زۆرە لەبەرەوەی بەتەنیاشم ناتوانم هەموو دارەکان بە یەکجار. کەس هاوکاری کردی لەم نووسینانە؟ بەڵێ وەڵا بەس لە بابەتی نووسینەکە بڵێ هاوکاریم کراوە برای بەڕێزم کاک سەرسام هاوکارم بووە و هاوکارم بۆ لە نووسینەکان ئەمن زۆر سوپاس دەکەم لێرەوە. ئەی ڕۆژانە لە کاتژمێر چەند دەیتەوە ئێرە چەند ڕۆژ کارەکەی لە هەفتە چەند سەعاتە بەگشتی؟ بەڵێ کاک ڕێباز من با بڵێن بەس شەوانەیە کافێکەم لە جادەی 100 مەتریم ئێستا بەرامبەر عەنکاوە لە سەعات با بڵێن 7 ئێوارەوە 6 و نیو ئێوارە لە کاتی بانگی مەغریبەوە من دەست بە ئیشەکەمەکەم هەتا وەکو کاتی بانگی بەیانی. زۆر باشە ئەو کڕیارانە یاخود ئەو سەردانی کەرانەی کە سەردان دەکەن ئەوان کاتێک کافەیەکی بچووک ئەبینی لە نێو ئۆتۆمبیلێکی بار هەڵگر و ئەم نووسینە و ئەم شتە فۆلکلۆرانەش ئەبینی لەگەڵی ئەوان هەستیان چۆنە چیت پێڵێن؟ وایە وەڵاهی کاک ڕێباز زۆر سەرنجیان ڕادەکێشێت ینی دەبینی شتەکە جیاوازە احتیمالیشی هەیە ئەو گەشتیارانەی کە دێن با بڵێن عەرەبە گەشتیاری بیانیە بە حکمەوەی کە من لە مەتار نزیکم زۆر جار ئەو تاکسیانەی کە لە مەتارەوە دێن ینی هەموو گەشتیارەکان بەعام کە دێن شتەکان دەبینن شتەکە جیاوازە ڕسمی لەگەڵاگرن کافەیەکە خۆنەوە ڤیددیویەکی یادگاری بۆ خۆیان تۆمارەکەن شتێکی جوانە ئەو نووسینانە دەیخوێنەوە